بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانیازی سڵاوتان لێبێت. من ئەمڕۆ لەسەر گۆڕانکاری بەشێک لە وڵاتیان دەدوێنم با بزانم گۆڕانکاری چییە و چۆن ئەنجام دەدرێت، مرۆڤ چۆن گۆڕانکاری لە ژیانی خۆیدا بکات و گۆڕانکاری تەنها لە خراپەوە بۆ باشەیان لە مرۆڤێک کە باشە دەتوانێت خۆی باشتر بکاتن و گرنگجی ئامانج لە ژیاندا چییە؟ چەندێک گرنگە مرۆڤ ئامانجی هەبێ بەرنامە ڕێژی بۆ بکە پلانی دابنێ لە ژیانی خۆیدا بۆ ئەوەی ئەو ئامانجەی کە دیاری کردووە پێی بگات. ئێوە لەگەڵمانە بن، من سەرنجی بەشداربووانی ئەم پانێڵتان بۆ وەردەگرم و بزانم قسەی گەنجان و لاوانیش چییە. لەگەڵمانە بن. بریتە لەو هەڵە باوانەی کە کەسێک ئێوێت گۆڕانکاری لە خۆیان دروستکە، کۆمەڵێک هەڵەکان لە هەموو خۆنانێکە، کۆمەڵێک هەڵەکان نامانەوە هەڵە باوەکان لە هەموو خۆنانێکیشا چارەسەرمان بۆ هەڵەکان پێشنیار کردووە. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. ئێمە ئەمانەیە وەکو تاکێک دێ پەنجەی خۆمان دابنین لەم دنیاە. گۆڕانکاری لە ژیاندا بێگومان سەرکەوتنە بەسەر هەموو ئامانجەکان دەات. ئەو شتێکەوە سار دەکاتەوە لەسەر گۆڕانکاری بە دەرەجەیەک خودی خۆتی. بەپێی تەمەنەکان گۆڕانکاریەکان دەکرێت هەرچەندە گەورەتر بی بکردنەوە دەگۆڕێت. مامۆستا شتای بەدەبێ بە ڕێنیشاندەر لەوانێ بێتەوەی بە کەمترین کات بگەی بە باشترین ئەنجام. هەر کەسێکمان کاتێک دەگەینە خاڵی سەرکەوتن ئەوەیە کە ماندیبوونێکی زۆرمان لەگەڵی بڕیە. گۆڕانکاری چیە و چۆن ئەنجام دەدرێت؟ سەرتا بەناوی خوا گەورە میهرەبان، گۆڕانکاری بریتیە لە واسینان لە خراپە بەرەوچوون بۆ باشە، لە باشەوە بۆ باشتر، لە باشترەوە بۆ باشترین. یعنی دەتوانین بڵێن گۆڕانکاری تەنها لە خراپەوە بۆ باش نییە، بەڵکو ئەگەر ئینسانێک باشیش بێ دەتوانین گۆڕانکاری کە باشتر بێ. بێگومانەوە ئێسامە لە شەقڵاوە ڕاتنیێرەکە لەخوا بەزای خۆ خراپ نین، باشین بەڵام دەمانەوێت باشترین بین. لە بە هۆکارەکەشی چی ینی تەماشاکردنی سیناریۆیە، سمینارە، کۆڕە، یان لەوە دەتوانین زانیاری وەربگرین و بۆ باشتر بڕۆنی هەر تاکێک یان هەر کۆمەلگایەک پێویستە سەیری سمینار بکات، تەماشای گۆڕانکاریەکان بکات کە تو گۆڕانکاری چییە، کارێکی باشت کردووە مشت پێویستە تەماشا دوکەم گۆڕانکاری لە خۆمەوە دەست پێ بکەم. زۆر باشە، تۆکو خۆت پێم بڵێ و گەنجێک با بزانم چ گۆڕانکاری بەسەر ژیان داهاتووە، چیت کردووە کە پێشتر ئەنجام بداوە ئێستا گۆڕانکاری بەسەر داهاتوو باشترت کردو یان وازت لێ هێناوە؟ ئێزا خۆی ئەوە گۆڕانکاریەکەم لە شەقڵاوە هاتوومە هەولێر کە ئەنی حەزم کرد بەشداری لەو سمینارە بکەم و گۆڕانکاری لە ژیانی خۆمدا بکەم. ئینشاءڵڵا هەر تاکێک لەو کۆمەلگایە کە دەیبینیت هەر کەسێک گۆڕانکاری لە خۆی بکات ئەوە دڵنیا بە گۆڕانکاریەک لە کۆمەلگادا بەرەو باشبوون دەڕات. باشە چ شتێک ڕێگرە یاخود وا لە مرۆڤ دەکات لە گۆڕانکاری سار ببێتەوە؟ بێگومان کۆمەلگا زۆر ئینتەرنێت دەوروبەری فەرقیە، یعنی برادری خراپ، خێزانی خراپ بێسابوونە من لە بنەماڵێکی لەوانێ باش نەبوونیە گۆڕانکاریەک نەکرێت، ناکرێت تەماشای داک و با بکەم، ناکرێت ئەنی دایکم یان باوکم کۆمەلگاکەم دەڵێ بەشداری مەکە لە سمینار مەچۆ ئەو دانیشتوانە، ناکرێت من بە قسەی وام بکەم. ئەگەر بۆ کارێکی باش بوو با بڕۆم گۆڕانکاری لە ژیانی خۆمدا بکەم. گۆڕانکاری لە ژیاندا بێگومان سەرکەوتنە بەسەر هەموو ئامانجەکان دەات. گۆڕانکاری هەر ئەو شتانەیە کە وەچی سمینارە کوچی ئەو شتانێک کە ئەو ڕۆکرێن کاتێککە گەنجێک بڕیارەدات گۆڕانکاری لە ژیانی خۆی بکات، سمینارە کۆچی ئەوەی ئەوڕۆ زۆر باشە بلەوەی گۆڕانکاری لە خۆت دەکەیت. ئەو قۆناغێکەوە ئەتو بیر لەوەیە کەیەوە غەڵەتت هەبی و بتەوێت ئەو غەڵەتانەی خۆت چاپ بکەی، ئەوە قۆناغی یەکەمی گۆڕانکاریەک ئەتەوێت دەستی پێ بکەی. سمینارەش ئەوها زۆر باشە بێت ئەوەی درێژە بەو گۆڕانکاریانە بدەیت کە ئەتەوێت بیکەیت. زۆر باشە، چ شتێک ڕێگرە لە بەردەم گۆڕانکاری؟ چ شتێک هەیە کە سارد بکاتەوە لە بەردەم گۆڕانکاریدا؟ ئەو شتێکەوە سار دەکاتەوە لەسەر گۆڕانکاری بە دەرەجەیەک خودی خۆتی، پێشی هەموو کەسێک خودی خۆتی. هەر ئەتووی کەوا ڕێگەدەی کەسێکی دی یان شتێکی دیکە لە ژیانت ساردت کاتەوە و ببیتە ڕێگر لە بەردەم ئەوەی کەوا گۆڕانکاری لە ژیانی خۆت بکەیت. باشە، چۆن بەردەوام بین لەسەر ئەو گۆڕانکاریانەی کە دەمانەوێت؟ ئەو گۆڕانکاریانێک کە ئەتەوێت لە ژیانی خۆت بیکەی ئەوەش هەر بەهاندانەی خودی ئەبیت. ئەگەر هاتو یەکەی مەسەلەن وەشی دکتۆر زانایی بتەوێتن بەردەوامیت پێبدا لەسەر گۆڕانکاری ئەوە بە دڵنیایە و غەڵەتی، لەبەرەوەی پێویستە بە خۆت ببیە هاندەری خۆت و گۆڕانکاری لەسەر خۆت بکەی بەردەوام پێ بدەیت. ئەکەی دکتۆر زاناش باسی کرد سەرەتا ئەبێ ئێمە بەهۆش بینەوە بەهۆش خۆمان بینەوە کە بزانین چه هەڵەیەکمانێت تاوەکو گۆڕانکاری تیا بکەین و شتێکیش لە ئێمەیانێت تاوەکو دروستی کەین کە ئەمە پێی وترە گۆڕانکاری کە وەکو دکتۆر زاناش باسی کرد
سەرەتا بێ بیر بکەینەوە پاشان بڕیار بدەین و دەست بکەین بۆ ئەرکە و بەردەوام بین لەسەری تاوەکو بتوانین هەر شتێک هەر ئامانجێک کە بە خۆمانی دانین بکەین بە گۆڕانکاری لە خۆمانە. چۆن دەتوانم بۆ گۆڕانکاری کە دەمەوێت پێی بگەم بۆ ئامانجەی کە دیاریم کردووە بەدەستی بێن و پێی بگەم؟ حتمما وەگەوەی وتم سەرەتا بێت و ئەو فەراغی هەتایان ئەو شتێک کە ئەتەیە دەستنیشانی بکەی پاشان بڕیاری لێ بدەیت. ئەنجا کە بڕیارت لێدا دوای ئەوە کردارەکە بکەیت ئەو شتانەی ئەو خاڵانەی کە دادناوە ئەو پلانانەی کە دادناوە بەردەوام بی لەسەری تاوکۆگەی بە ئامانجەکەت. بەردەوامی گرینگە بۆ کەسێک کە دەوێت گۆڕانکاری بکات. ئەکید ئەگەر بەردەوامی نەبێ ناگەی بە هیچ ئامانجێک تۆ چکە هەر سەرەتایەک دەبێت و هیچ بەرهەمێکت نابێ ئەگەر بەردەوام نەبی. چ شتێک ڕێگرە لە بەردەم گەیشتن بە ئامانج؟ زۆر شتمان هەیە وەک ئەوەی کە سارد بیتەوە لێ یاخود بەردەوام نەبی یاخود ئێمە وەکو دکتۆریش باسی کرد هەست بەوە نەکەین کە غەڵەتێکمان هەیە یان شتێک فەراغە لە ئێمەیە. ئەگەر ئێمە زانیمان چیمان تیا فەراغە زانیمان چ شتێک پێویستە لە خۆمانە دروستکەین ئەو ساتوانین گۆڕانکاریش بکەین. ئامانجی تۆ چییە وەکو تاکێک با بزانین؟ ئەکید ئامانجی هەر یەکەمان ئێمە کە لەم ژانەیە ئەژین ئەبێ ئێمە یەکەم جار بزانین بۆ چ شتێک ئەژین. وەکەوەی کە هەمومان بیرمان کردوەوە سەرەتا ئێمە بیر لە قیامەتەکەینەوە ئەگەر خۆی گەورە پێمان ئەتاکە دوای ئەوە ئێمە ئەمانەیە وەکو تاکێک دێ پەنجەی خۆمان دابنین لەم دنیاەیە نەک وەکو هەر یعنی کەسێک بین و بڕۆین بیر بکەینەوە کە پێویستە چ شتێک چ فەڕەغی لە کۆمەلگایە هەیە ئێمە پڕی بکەینەوە. من وەکو خۆم پێم خۆشە ئیشەڵڵا ئەگەر خوا بیکا بە قسمەت لە بەشێک لە بەشەکانی پەروەردەیە بتوانم لە چ شوێنێک فەڕاغێکە بێ پڕی بکەمەوە پێم خۆشە ئەوە ئامانجی من بێ ئیشەڵڵا. چه ئامانجێکت هەیە لە ژیان؟ ئەمانجی من لە مناڵیەوە شتێک بووە کە زۆرم حەز لێ بووە بەس لە بۆم ڕەنەڕەخساوە هەم لە ڕووی کۆمەلگاوە هەمیش لە ڕووی هەندێک شتۆ کە تەمەنەکەم نەگونجاوە ئیشەڵڵا ئەگەر بتوانم سەبرە کە ئێستا هەڵی بۆ دەدەم بتوانم پێ بگەمەوە هەم ئەو گۆڕانکاریانێک کە بۆ هەندێک شتم تایە نابێت لەو کارەیەدا بیکەم لەوان پێویستە بیگۆڕم هەندێک سیفات هەبووە یا هەندێک خوی ناشری هەبووە پێویستە بیان گۆڕم. باشە گۆڕانکاری تەنها لە خراپەوە بۆ باشەیە یاخود لە باشەوە بۆ باشتری نیشە؟ هەردووکیان هەیە طبعاً هەموو ئینسانێک کە بەپی تەمەنەکان پێویستە ڕەفتاری خۆی بگۆڕێ پێویستە خوڕەوشت و قسەکردنی شازی خۆی بگۆڕێ اینجا بۆنە کە لە تەمەنێک گەورەتر دەبی دەرێ ئەوشتە نەدەبا بیکەمە هەیە شتەکەی ناشرین بووە بەپی تەمەنەکان گۆڕانکاریەکان دەکرێت هەرچەندە گەورەتر بی بکردنەوە دەگۆڕێ شتی جاواز. چەندێک گرینگە مرۆڤ بێئومێد نەبێت لە گەیشتنی بە ئامانجەکان لە گۆڕانکاریەکان؟ طبعاً هەموو شتێک ئەگە بە ئاسانی بەدەستی بێنی چێژی لێ نبینی هەموو شتێک کە بە ناخۆشی بەدەست دێنا چێژێکی تایبەتی دەبێ هەست بە ئاسوودەی دەکەی لەگەریدا هیچ شتێک بەدەست نایێنی بەبێ ئەوەی ینی ناخۆشیە بێ بەبێ ئەوەی شکستی تێدا بخۆی کە شکست تێنا ئەو کاتە ئەبێت بە کەسێکی سەرکەوتو ئەو کاتە ئەبێتە کەسێک کە دڵخۆش بێ لە ژیاندا. گرنگی گۆڕانکاری چییە و چۆن ئەنجام دەدرێت؟ گۆڕانکاری سەرەتا دەستپێکی کەسەکانە یعنی بیرکردنەوەی گۆڕانکاری بەدەستهێنانی ئامانجە گەورەکانە یا گۆڕانکاریکردنە لە ژیانەجا گۆڕانکاری بەنسبەت گەنجانەوە یەکەم شت چونکە گەنجان بۆ قووەتەی هەیەە بۆ قووەتی فکری و قووەتی جەسەدی و قووەتی زەهنیی کە هەیەە ئەتوانن گۆڕانکاری زۆر باش و زۆر گەورە دروستکەن لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی کۆمەلگا. جا وەکو خوا سبحانه وتعالى فەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. خی گەورە هیچ قەوم و نەتەوە و گەرەک ناگۆڕێت تا ئەوان خۆیان نەگۆڕن تا بیرکردنەوە و هەڵسوکەوت و تواناکانی خۆیان نەبین و نەگۆڕن شێوازی ژیانیان نەگۆڕن ئەوە گۆڕانکاری دروست نابێت. جا گۆڕانکاری دروستبوونیش ئەساسی گۆڕانکاری لەبەر ئەوەیە تۆ لە خراپەوە بگۆڕی بۆ چاکە وەلات چاکە و باشەوە بگۆڕی بۆ چاکتر و باشتر. جا ئینسان تا هەڵەکانی خۆی نەبینێ ناتوانێت خۆی چاکە کە چاکەکانی خۆشی بینی هەوڵەیە بۆ چاکترکردن و بۆ باشترکردنیە. چەندێک گرینگە ئەو کەسەی کە دەوێت گۆڕانکاری دروست بکات لە ئامانجەکەی سار نەبێتەوە و بەردەوام بێت. بڵێ بێگومان و ئەویش هەروەکو لە فەرمودەیە ڕوون کراوەتەوە کە چەندێ گۆڕانکاری گرنگە بەردەوامبوونی ئەو نەگرنگترە. وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ باسی عیبادەتە فەرمێ خۆشەویستترین عیبادەت لای خوا ئەوەیە هەرچەندە کەمیش بێ بەڵام بەردەوام بێ لەسەری. ئامانجی گەورە شەرت نییە بەڵکو بەردەوامبوون لەسەر ئامانجی بچووک باشترە وەک لە هەبوونی ئامانجێکی گەورە و نەبوونی بەردەوامی. وەکو قسەیەکیش وتراوە گەیشتن بە لووتکە
مهم نییە بەڵکو مانەوە لەسەر لووتکە مهمە تو هەچ ئامانجێکە هەبێت کە بەردەوامی لەگەڵ نەبێ و ئیسیقامەی لەگەڵا نەبێ ئەو ئەنجامە دووبارە گەڕانەوە بۆ شوێنی سەرەتا وەکوایە هیچ نەکردی هەر وەک چۆن ئەگەر خۆتان نەگۆڕن ئەو حەقەتە فاقد الشيء لا يعطى هو نوازن وكسي كخوشتي شيء هاتوا نبي بك بقاعده لا بس قاعدانشت يشي هل خو برسيالك را تخصصي او نو يكسر فتوايا تمام لو اواتا ما ماشي الجاهليات پێم بڵێ چۆن بگەین بە ئامانجەکانمان چۆن گۆڕانکاری دروست بکەین بەڕاستی ئامانزانان لە ژیانی مرۆڤدا زۆر گرنگە وەک دکتۆرزانە باسی کرد کە 5 ڕێگامان هەیە ئەو ڕێگانە نابی کۆڵ بدەین لەبی لەسەر ڕێگاکانمان بەردەوام بین کاتێک بڕیار لەسەر شتێکیش دەین ئەبێ سوور بین لەسەر بڕیارە دەبی لەسەری بەردەوام بین تا بەردەوامی گرینگە بۆ گەیشتن بە ئامانجەکان طبعا ئەگەر بەردەوامی نەبێ لەسەر ڕێگاکانمان طبعا هیچ شتێکی ڕوونادە دەبی قەناعەتمان نەبێ لەسەر ئەو شتانی کە دەیکەین کەسێک کە بێ بە ئامانجێک بکە پێویستە چی بکات پێویستە قەناعەت بەخوا بکەتەوەکەل بەخوا بکاتن اینجا سیقەی بەخۆی هەبێ دەبی سیقە بەخۆی بێنە کە خوددایەکمان هەیە یارمەتیدارە بۆ هەموو شتێک اینجا بەخۆش یارمەتیدارێکی بە قوتی خۆی بێتن بڵێتن کە من دەتوانم یعنی سیقەی بەخوا هەبێت کەسەی کە ئامانجێک دادەنێ گرینگە کەسێک کە بێ وەکو مامۆستایەک بێت چاودێری بکات طبعا طبعا ئێستا کە دکتۆرزانەیەکە کە لەو کەسانەیان نمونە دکتۆر محەممەد فەقێ عمەر فەقێ ئەوانە کەسانی زۆر زۆر گرینگن کە زۆر مۆتیف دەدەن بە دەوروبەرەکان پرسیارێکی تایبەت تۆ وەکو تاکێک ئامانجت چیە لە ژیاندا ئامانجم پۆلی پێنجی ئامادەیەم ئامانجی ئەوەمە هەیە بم بە پەرستار و یارمەتی ئەو کەسانە بدەم کە نەخۆشی شێرپەنجار هەیە ئەو ئامانجەی تووە لە ژیاندا بەڵێ چونکە ئەو ئامانجێ لەوانێ بمگاتە زۆر شتێکە شتێک وای کردووە ئەو ئامانجە دابنێ لە ژیان وەڵی هیواەتی خۆم بووە و هەچەند هاوڕێکی منداڵیم بە شێرپەنجە گیانێنە دەستداوە پای گەورە لیان خۆش بێت دەپرسم بەردەوام بوون وەکو خۆت باس کرد گرینگە بۆ مرۆڤ ئای چەندێک گرینگە ئێمە بەردەوام بین لەسەر پەرستشەکان کە لەسەر هەمومان وەکو موسڵمان پێویستە پەرستش ئەنجام بدەین چەندێک گرینگە لەسەر پەرستەکان بەردەوام بین طبعا هەموو شتێک لە لای خوای گەورە زۆر ئاسانە ئەگەر ئێمە پشت بەخوا نەپەستین پشت بۆ خوایە نەبەستین کە هەموو شتێکی بۆمان داناوە هەموو شتێکی لە قورئاندا بۆمان باس کردووە کەس هەموو سەرکەوتنێک خوا بۆمانی دادەنێتن هەموو شتێک کە خوا بۆمانی نووسیوە بۆیە هەموو شتێک کە دەیکەین زۆر زۆر گرنگە سیقامان بە خودای گەورە هەبێت کە ئەو بێمان دەبەخشێتن زۆر سپاس بەخێر بن سەرچاو دەپرسم ئەمڕۆ تۆ لێرە ئامادە بووی لەم سیمینارە چی گۆڕانکاریەک بەسەر ژیانت داهاتووە گۆرانکاریمان زۆر بە ژیانمە داهاتووە وەخت دانین کات دانین بۆ ژیانمان ساعت دانین بۆ یعنی کارەکانمان بەڵێ واتە دیاریکردنی کاتەکانی ژیان گرینگە بەڵێ زۆریش گرینگە دەبێت کات بۆ یعنی کات دانین بۆ ژیانمان کات پێم بڵێت چۆن بگەین بە ئامانجەکانمان دەمەوێت لە زاری تۆیەکی گەنج بزانم چۆن بگەین بە ئامانجەکانمان دەزانیت دەبێت کات دانین هەر بە کات یعنی کات دانین بۆ دەرسەکانمان بۆ واتبەکانمان بەکات ئەی بەردەوام بوونمان بەردەواممان یعنی نەک شتێکیشمان بەسەرداهات هەر هەوڵ دەین نەک بکەین با قسەک بنەکەین هەر هەوڵ دەین چۆن بگەین بە ئامانجەکانمان پێم بڵێ وەکو گەنجەیە گەیشتن بە ئامانجەکان چۆنە گەشتن بە ئامانجەکان سەرتا دەبێتەوە دەست پێکەین کە ژیانمان سەر لە نوێ بگۆڕینە ئەو ڕێگا کۆنی کە پێشتر بەکارمان دێنا دەبێت ڕێگایکی تازەیان ڕێگایکی نوێ کە خەڵکانی پێشترە پێش خۆمان کە زاناکانیان مامۆستاکانە بەکارێنە گەیشتن بە گۆڕانکاریەکی دیاریان بە سەرکەوتنەکان گەشتون ئەوش بەکار ڕێخستنەوەی دیاریکردنی مامۆستایەکی بەتوانە دیاریکردنی خەڵکانی سوودبەخشکە وەک سیمینارێکی لەو جۆرەکە ئیسفادەی لێ بکەیت باشەواتە دیاریکردنی مامۆستایەک بۆ ژیانی خۆت بۆ گەیشتن بە ئامانجەکان گرینگە ئەکید مامۆستایکی تایبەت بێ بە ڕێنی شاندەر دەبێت لەوانەیە بێتەوەی بە کەمترین کات بگەی بە باشترین ئەنجام ئەی کاتدانان چۆنە چۆن کاتێک دابنێم بۆ ئەوەی بگەم بە ئامانجەکانە کاتەکان دەبڵێ لە سەرتاوە لە بە سوودبەخشتنی شتەکانی ئەو شتانی کە سوودبەخش نین لایان دەی لە ژیانت ئەو شتانێک کە زۆر ئیسفادەی لێ دەکەی یان سوودبەخشە لە ژیان لە سەرتاکان لە ئەولەویەتەکان دانی لە پاشان شتەکانی کە بەرەبەرە کاتەکان کەم کێوە ئەو شتانێک کە ئیسفادەیان هەیە بۆ بەگەیشتن باشترین بانجە ئەی پێم بڵێ بەردەوام بوون گرینگە بۆ گەیشتن بە ئامانج
بەردەوامبوون گرنگترین شتە لە بەگەیشتنمان هەر کەسە کە وازێ بێنێ و ئیشێکە بەتەمەتیان ئەنجامی کە یان ئەو سەرکەوتنەی کە دەیەوێت لە نیوەی ئیشەکە یاخود لە سەرەتایەکانەوە وازێ بێنێ ئەو ناگە بە هیچ ئەنجامێک بەڵام کە بەردەوام بوو لەگەڵ کارەکە بەردەوام بوو دەگات بە باشترین ئەنجام. ئیرادە لە بۆ مرۆڤی زۆر گرنگە ئیرادە لە ژیان دەتگەینتە ئەو شتێک ئەتو دەتەوێتن هەوڵدان گەیشتن بۆ ئامانجەی کە ئەتو هەتە لە ژیانی خۆت هەر کەسێکمان ئامانجدارین بەپێی ئەو ئامانجەی کە هیتمان وزایدەن ماندوو نەبوون کە ئەتو بڕیارتدا دەست بەکارە چی بکەی نەوەستی لەو کارە هەتا نەگەی ئەو شتێک کە دەتێتن سەرەتا هەڵبژاردنی ئەو شتێک کە زۆر گرنگە کارێکی ڕاستە یاخود هەڵەیە پاشان ئەوەی کە لەگەر چاردەوری تو بگونجێتن و لەگەڵ نەفسی خۆت بگونجێتن. چ شتێک گرینگە لە گەیشتن بە ئامانج؟ ئیرادەی مرۆڤ باشە هەوڵدان ماندی نەبوون بەردەوام بوون لە ژیان بەڕاستی زۆر گرنگە کاتێک تو بڕیار دەکە کارێکی بکەی بەردەوام بی لەسەری زووماندی نەبی زووازی لێنینی ئەگەر کەتیش یعنی لە هەوڵدان ڕاوەستایی ماندی بووی دووبارە خۆت هەڵبەستێنەوە ئەگەر باشتەکی زۆر گچکەش بیتن عایلە بەڕاستی پشتگیری عایلێ لە بۆ منداڵەکانی خۆی زۆر گرنگە. ئیرادەت پێ دەبەخشیتن بەڕاستی ئەگەر خێزانێک پاڵپشتی منداڵەکەیان بکەن دەتوانێت ئەو منداڵە بە ئامانجەکەی خۆی بگات زۆر گرنگە پاڵپشتی عایلەی لە بۆ منداڵەکانی بەڕاستی ئەگەر کەسانی مەسەڵەن دوور لە عایلی خۆت پشتگیرت بکەن لەوانەیە کەمەک هێزت پێ بەخشی بەس کاتێک لە عایلی خۆتە و لە ناو ماڵی خۆتە بەڕاستی ئیرادەی زۆر پێ دەبەخشیتن و کەس ناتانی بتشکێنیتن. لەگەیشتن بە ئامانجەکان بێئومێد نەبوون چەندێک گرینگە؟ زۆر گرنگە بێگومان ئومێدت هەبیتن بەوەی کە ئەتوو بەهێزی ئومێد بەوەی هەبێتن کە یعنی بڕات دەخوای بێتن کە دەتوانی بگەی ئەو شتەی بێگومان ئەتوو هەوڵماندبوونی لەگەڵ دەکەی ئەوها بە ئاسانی نایگەی هەر کەسێکمان کاتێک دەگەینە خاڵی سەرکەوتن ئەوەیە کە ماندیبوونێکی زۆرمان لەگەڵی بڕیە. تا گەیشتن بە ئامانجەکان ماندووبوونی دەوێت بالضبط ماندووبوونێکی زۆریشی دەوێتن جار وایە ئەوەندە ماندی دەبی ئەوەندە دەگیری لە ژۆرەکەی خۆت کە بڕاب کە کەس ئاگای لە چونیە بەڵام تو دووبارە خۆت هەڵدەستێنەوە بۆی کە بڕات بەخوای گەورە بڕات بۆی کە بۆ قەدەرێک کە خوای گەورە لە بۆ توی دانایە. نزاکردن و پارانەوە لە خوای گەورە یەکێکە لەو خاڵانەی کە گرینگە بۆ مرۆڤ بۆ گەیشتن بە ئامانجەکانی. بالضبط کاتێک ئەتو دوعای دەکەی بەخۆی دین ئارامیت بەناخت دەبەخشیتن کاتێک دوعای دەکەی خوای گەورە یعنی ئومێدێک دایەختە دڵت کە ئەتو دەتانی بیگی هێزەکەت پێ دەبەخشی لە ناو ناخت کە و هێزێک کەس ناتانی بەچی ببەخشیت. پرسم تۆکو گەنجێک ئامانجی تۆ لە ژیاندا چییە؟ چ ئامانجێکت دیاری کردووە؟ بوون بە دکتۆر ئینشاءڵڵا. باشە ئینشاءڵڵا دەبی بە دکتۆر بەڵام دەپرسم بۆ دەتێ ببی بە دکتۆر؟ لەبەوە یارمەتی خەڵکی هەژار بدەم ئامانجی من ئەوە نییە کە بەناوبانگ بم و بڕەپارەش پێکۆکەمەوە ئەگەر ئەو بڕەپارەشم پێکۆ کردەوە یارمەتی هەژارانی پێ بدەم بمە دکتۆری هەژارم بەڕاستیەوە خەم نەچینە لە ژیان. کەواتە بۆ ئەوی ببی بە دکتۆر پێویستە بەردەوام شەونخوونی بکەی ماندووبوون بچێژی ماندیبوونێکی زۆری دەوێتن ئەمن زۆر جار کە ئێستا پۆلی دوازدەمە زۆر جار ماندی دەبم و زۆر جارش کە گریایمە ئەسڵ نەمهێشتا عایلەکەی خۆشم بزانیتن بەس کاتێک بانی ژەڵم پشگیرێکی باشی منن زۆر سپاس دەخوای گەورە ئینشاڵڵا بەردەوام دەبین دەگەینەوە شتەکە دەمانەوێت. سڵاو لێبی. سلااو بینیم ئەمڕۆ لێرە ئامادە بووی لەم سیمینارە بۆچی هاتبووی؟ بۆ ئەوەی سوود لە دکتۆر زانە وەرگرم. دەتەوێت گۆڕانکاری لە خۆتا دروست بکەی؟ بەڵێ. بۆچی دەتەوێت گۆڕانکاری دروست بکەی؟ دەتەوێت ببی بە چی؟ دکتۆر. بۆ دەتەوێت ببی بە دکتۆر؟ لەبەرەوەی دەمەوێت یارمەتی هەژارەکان بدەم. باشە ئێستا پێم بڵێ لە قوتابخانەیە زیرەکی؟ بەڵێ. نمرەکانت چۆنە یعنی چەندن؟ 60ن 90ن 100ن؟ زۆر باشن. زۆر باشن؟ بەڵێ. باشە ئەی جگە لە کتێبەکانی قوتابخانە چی دیکە دەخوێنیەوە؟ کتێب دەخوێنمەوە و سەیری شتی بێسوود ناکەم سەیری شتی بەسوود دەکەم و زیاتریش. هیچ کتێبێکی ئینگلیزی هەیە بیخوێنیەوە؟ بەڵێ. واتە ئینگلیزەکەشت باشە؟ بەڵێ. ئینشاڵڵا دەبی بە دکتۆر. سپاس ئینشاڵڵا. دەپرسم وەکو گەنجێک پێم بڵێ گۆڕانکاری چییە و چۆن دەتوانین ئێمە لە ژیانی خۆماندا گۆڕانکاری دروست بکەین؟ گۆڕانکاری شتێکی گرینگە لە ژیاندا ئینسان دەبێت ئامانجی هەبێ هەوڵی بۆ بداتن بۆ ئەو شتانەی کەوا کە دەیەوێتن لە ژیانیدا بەدەستی بێنیتن و سەبارەت بە گۆڕانکاریش فەرمودەی پێغەمبەری خوای هەیە صلی الله علیه وسلم دەفەرمێ ئینسانی موسڵمان نابێ ئەمڕۆی وەکو دوێنێ بێ و نابێشی بەیانیشی وەکو ئەمڕۆ بێتن ئەوە فەرمودە فێرمان دەکاتن بە بەردەوامی لە گۆڕانکاریدا بێت.
زۆر باشە پێم بڵێ تۆچی گۆڕانکاریەکت بەسەر ژیانی خۆت داهێناوە وڵی بە خۆت دەزانی لەو وڵاتەی ئێمەدا ئێستاکە یعنی تا ئاستێکی زۆر ژیانەکە دووبارەیە بەڵام گەنجی پێشک بە بەردەوامین دەبێ گۆڕانکاری لە خۆی دابکاتن دەبێ بناغی ژیانی پتە و بکاتن دەبێ بە دوای خاڵە سەرەتیەکانی چارەسەرکردنی ژیانی دابگەڕێتنەوە وە شتێک دەبێتە هۆی ئەوەی کەوا ئەو گەنجە بەرەو پێشەوە دەباتن بەویەوە دەست پێ بکاتن. بەڵای زەن و خۆشەویستان ئەوەی بینیتان بەشێک بوو لە سەرنجی وڵاتیان لەسەر گەیشتن بە ئامانجەکان بۆ بەردەوام بوون و گەیشتن بە ئامانجەکان پێویستە هەمیشە و بەردەوام ئەومان لە یاد بێت و لە بیرمان نەچێت نەکەوینە ژێر کاریگەری قسەی نەرێنی و خراپی دەوروبەر و بەردەوام هەوڵی بۆ بدەین چونکە بەردەوام بوون خاڵێکی زۆر گرینگە بۆ گەیشتن بە ئامانجەکان دیاریکردنی کات ساردنەبوونەوە ئەمانە زۆر گرینگە بۆ کەسێک کە بیوێت بە ئامانجەکانی بگات و گۆڕانکاری لە ژیانی خۆیدا بکات گۆڕانکاری تەنها ئەوە نییە تۆ لە خراپەوە هەوڵ دەی بۆ باشە بەڵکو لە باشەوە بۆ باشتر و لە باشترەوە بۆ نایاب تاتەوەرێکی دیکە هەمووتان سواردەی خۆی گەورە دەکەم خواتان لەگەڵ زۆر ناڕەحەت و دژوار و خراپتر لەسەر دەبڕێت ئەوڵسا ئێمە دەبدەڕێنەوە بە لاپەڕەکانی مێژوو بەداخەوە هەندێک لە خەڵکی لاپەڕەکانی مێژوان لێمە ناشرین